خۆش هاتنەوە بۆ دیداری ڕۆژ. ئازیزانم، دۆسیەکانی مافەکانی مرۆڤ یەکێکە لەو دۆسیانەی لە جیهانی ڕۆژاوادا گرنگیەکی ئێجگار گەورەی پێدەدرێ، بە ئەندازەیەکیشە زۆرێک لە وڵاتەکان سیاسەتی دەرەوەیی خۆیان لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە وڵاتانی جیهاندا دادەڕێژن. یەکێ لەو وڵاتانە ئەمریکایە. ئەمریکا ساڵانە لە ڕێی وەزارەتی دەرەوەوە راپۆرتی تایبەتی خۆی هەیە لەسەر مافەکانی مرۆڤ لە وڵاتانی جیهاندا. ئەمە بێ لەوەی ساڵانە خەڵاتی تایبەتی ئەو کەسانەش دەکا کە داکۆکیکارن لە مافەکانی مرۆڤ، ئەڵبەتە بە هەڵسەنگاندن و پێداچوونەوەیەکی ورد بەو دۆسیانەدا. خەڵاتی ساڵی 2022 داکۆچیکردن لە مافەکانی مرۆڤ یەکێک لەوانەی ئەو خەڵاتەی وەرگرت پارێزەر بەشدار حەسەن بوو. پارێزەر بەشدار حەسەن سەرۆکی تیمی داکۆچیکردن بوو لە گیراوەکانی بادینان. ئێستش لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانمانە. کاک بەشدار، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جارێکی تریش پیرۆزبایی وەرگرتنی ئەو خەڵاتەت لێ دەکەم، بەڵام ئەگەر بکرێت بە وردی باسێکی خەڵاتەکەمان بۆ بکەی بۆ منیش و بۆ بینەرانیش. بەناوی خودای گەورە میهرەبان، زۆر سپاس مامۆستا باڵیان، سپاس بۆ ئەو دەرفەتێکی بۆ ئێمەتان ڕخساند وەکو تەلەڤیزیۆن و رادیۆ دەنگی ئەمریکا. طبعا ئەو خەڵاتە ساڵانە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ساڵی 2005ەوە ئەو خەڵاتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزارەتی دەرەوە دەیبەخشێتە ئەو کەسانێک کە لە پرسەکانی مافی مرۆڤ بەرگری دەکەن و لەو پێشەکارێنە کە مافی مرۆڤ لە مافی مرۆڤ دەکرد لە وڵاتانی جیاجیا، ئەوانە کە دیفاع دەکەن خەڵاتیان دەکات. هەڵبەتە ئەوانە چۆن دەزانن لە ڕێگەی CV لە نێرە دیبلۆماتیەکان، سەفارەتەکان، قۆنسولیاتەکانیان لە وڵات و هەرێمە جیاجیەکانی عالەم لەسەر تاسەری جیهان CVیان بۆ ڕەوان دەکەن بۆ ئەم جاریان لەسەر بەپێی قسەکەی ئەوان کە لە زیاتر لە 600 CV ڕەوانە کراوە. ئێمە وەکو بەشدار حەسەن و تیمی پارێزەران، ناڵێم بەشدار حەسەن وەکو تیمی پارێزەران ئێمە پەسەند کراوین و دەستنیشانکردن ئەو خەڵاتەمان پێدرا. ساڵانە تەنها دوو کەس لە جیهاندا ساڵی دوو کەس. بەڵام ئەوەی کە من بینیم لە مەراسیمە تایبەتەکەی وەزارەتی دەرەوەدا ژمارەیە خەڵکی زیاتر لەوێ بوون. هی ساڵانی پێشوو بوو یاخۆ ئەم ساڵ ژمارەکەیان زیاد کرد. چۆن بوو؟ بەڵێ ئی ساڵانی پێشوشی تێدا بوو، لەبەرەوەی 8 ساڵە ئەو مەراسیمە نەکراوە، ئیتر کۆبەوە سەر یەکتری. بەڵێ لە هەرێمی کوردستانی عێراقدا بەپێی راپۆرتە نێونەتەوەییەکان، بەپێی راپۆرتە خۆجێیەکان و بەپێی راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش پێشێلکردنی مافەکانی مرۆڤ زۆرە، لەو ینی تۆمارێکی باشی نییە لە ڕەچاوکردن یاخود لە ڕێزگرتنی مافەکانی مرۆڤدا. بۆچی لەناو هەموو ئەو پێشێلکاریانەدا دۆسیەی گیراوەکانی بادینان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەو شێوەیە زەق کرایەوە؟ مامۆستا لەبەر ئەوەی ئەوانە چالاوکان و ڕۆژنامەنووس بوون، تەنها ڕخنەیان گرتیا و ئەو تۆمەتانێک کە بۆیان هەڵبەسترا بوو تۆمەتی زۆر بێبنەما بوون و کە لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆیان هەڵبەسترا بوو و زۆربەی وڵاتان نێردە دیبلۆماتیەکانیان لە هەرێمی کوردستان خۆشیان لە کاتی دادگایکردنەکەەوە، بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی قۆنسولیەکەیان و متەرجمیان خۆیان لە ژووری دەرگا بوون، گوێیان لە قسەکان بووە و بەڵگەکانیان بینیوە کە موقنع نەبووە بۆیە هاتنە سەر خەت. دواتریش یۆنامی بەنامێرکەیەکی تقریباً 15 پەڕی بە 3 زمانی کوردی و عەربی و ئینگلیزی ناونیشانی ئەمریکا کە ئەوە بوو پاشەکشەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان. ئەوانە هەموو وای کرد کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر وەرە چەند کەناڵێکیش ئەوان جگەلەوەی کە ئێمە وەکو تیمی پارێزەران بە ئەمانەتەوە ئەوی لەناو دۆسیەکە بۆ بە ئەوانمان گەیاندووە و خۆشیان لە ژووری دادگایکردنەکان لە زۆربەی جاساتەکان لە ژوورەوە بووینە. ئەوە وای کرد کە ئەم خەڵاتە بێتە ئەو تیمی پارێزەران. ئەم خەڵاتە چ جۆرە پەیامێکە هەم بۆ دەسەڵات لە هەرێمی کوردستانی عێراقدا و هەم بۆ ڕێکخراوەکانی کە داکۆچی لە مافەکان دەکەن بە ئازادی ڕادەربڕینەوە، ڕێکخراوی بۆ نمونە ئەوانەی داکۆچی لە مافە سیڤیلیەکان دەکەن؟ طبعا ئەو وەڵامەکەی دەبێتە دوو وەڵام. وەڵامێکیان بۆ ئەو ڕێکخرا و تیمانەی کە دیفاع لە مافی مرۆڤ دەکەن دەبێتە هاندەرێک بۆی زیاتر و ئەرچیشان قورستر دەکە ڕاستی، دەبێتە هاندەرێک بۆی زیاتر بەرگری بکەن لە پرسەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ. و وەڵامێکی تریشی ئەوەی بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هەموو جیهانیشە کە ئێمە ئاگادارین لەو شوێنانە پێشێلکاری بەرامبەر بە مافی مرۆڤ دەکرێت و ئەو
سیناریوانێکی ئێوە دروستی دەکەن لای ئێمە مقنعین بۆیە ئێمە دیفاعکارەکانی خەڵات دەکەین. چ جۆرە کاتێکی فشار هەیە بەسەر لایەنەکانی دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستان یا لە هەر شوێنێکی تر بێ کارێکی وا بکە کە دەسەڵات ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێ نەک فەرامۆشی بکە نەک نوکوڵی لێ بکە. طبعا ئەمە وەکو تیمی پارێزەران ئەو بابەتانێکە هەیە ئەو تۆمەتانێکە ینی بەس بۆ ئەوانە دروستکرا بۆ ئەو چەلاکۆن ڕۆژنامە نووسانە هەمیشە بە ئەمانەتەوە بۆ ئەوان باس کردی بە ئەوانی وەکو باسم کرد لە چەندین کەناڵی دیکە دائیمەن زانیاریان هەیە و معلوماتیان هەیە. ئەوە وای کردووە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە وردی متابعی پرسەکانی مافی مرۆڤ دەکەن لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی ئەو ڕەشبی جیرێکە لە منطقی بادینانیشکرە بەڕاستی وای کرد کە بە ئەمریکا بەیاننامەی دەکرد و یەکەم بەیاننامە لە سەر ئاسی جیهان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە بەیاننامەی دەکرد کە دژی ئەو بڕیارانی دادگا وەستایەوە و نیگەرانی خۆی دەربڕی لەسەر ئەوەی کە مەترسی هەیە لەسەر سەربەخۆبوونی دادگاکان لە هەرێمی کوردستان. ئەمە شتێکی گرنگە سربەخۆیی دادگاکان لە هەرێمی کوردستانی عێراقدا چەند سربەخۆیە یا هەر بە تەواوەتی سربەخۆیی خۆی لە دەستداوە. بابەتەکە ڕێژەیە چکە لە ناو دادگاکانی هەرێمی کوردستانیش دادوەری بە ئینساف و بە ویژدانی تدایە بەڵگەشت لەسەر ئەوەی کە چەندین جەرساتەکان تەجیل لەبوو لە بەرەوەی هەندێک لە دادوەرە بەڕێزەکان کە دۆسیەکە دەچوو پێشیان کە سەیریان دەکرد تەمەشایان دەکرد بەڵگەی ئەوە موقعی تدا نییە کە ئەو کەسانە پێسەزا بدرێن و لە کاتێکیدا فشاری دەرەکی هەبوو تەسیراتی جانبی لەسەر محاکمە بوو بۆی تەنەحیان دەکرد و لە دۆسیەکە دەکشانەوە دیسان جەرسەت تەجیل لەبوو ئەو جارێک دادوەرێکی تریان دێنا بۆی ڕێژەکە نسبیە بەڵام بە شێوەیەکی گشتی سەربەخۆیی دادگاکان کەوتوتە بەر مەترسیێکی زۆر گەورە. ئەرکی دادوەرەکان چیە لێرەدا کە سەربەخۆیی خۆیان پارێزن؟ ئەرچیان ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثێکی دەفەرمێ قاضیین فی النار و قاضین فی الجنة دەبی خوای ببینن چونکە خوای لە خۆیان ڕازی بکەن باشتر لەوەی هێز و لایەنێک لە خۆیان کەسانی لە خۆیان ڕازی بکەن وجدانی خۆیان ئاسوودە بکەن بۆی ئەو قەزیانەکە دەستە پێشیان حکمێکی عادیلانە لێ بدەن. پێت وایە خەڵاتکردن تەنها بەس بێ بۆ ئەوەی کە بگوترێ لایەنی دەسەڵات بیر لە باشترکردنی تۆمارەکانی مافەکانی مرۆڤ دەکاتەوە یاخۆ پێویست بە جۆرێ لە کارتی فشاری ترە کە بەرامبەر بەو دەسەڵاتانە بەکاربهێنرێن بە دەسەڵاتی لە هەرێمی کوردستانی عێراقدا. هەر مامۆستا بڵێن ئەو خەڵاتی کە ئێستا درایەتیمی پارێزەرانی بادینان ئەو خۆی لە خۆیدا ینی زەنگێکە بۆ هەرێمی کوردستان زەنگەکە بۆی کە لە منطقەکەیت و ئازادی پانتایی ئازادی زۆر تەسک بۆ تۆ کەم بۆتەوە دەبێت فراوانتری بکەیت بە تەکید ئەوە دەبێتە هەر خۆی دانی ئەو خەڵاتە فشارێک لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات بۆی بە خۆدا بچێتەوە. بۆچی ئازادیەکان ینی لە کاتێکە ئەمە بیرمانە ساڵی 1990 کە ڕاپەڕین کرا ڕاپەڕین لە پێناوی بەدەستێنانەوەی ئازادیەکانە بوو لە پێناو بەدەستێنانەوەی مافەکانی تاکە کەسا بوو ئەوانەی کە پیان دەگوترێ شۆڕژگێڕەکانی دوێنێ لە شاخ ئەمڕۆ لە شاردا هەر خۆیان فەرمانڕەوان ئەو دروشمانەی شاخ چی لات بۆ لە شار دەگۆڕێ ئەو دروشمانە بۆ ئەو هێزەی کە بە ناوی شۆڕشەوە قسە دەکا لە ئێستادا سەرکوتی خەڵک دەکا مافی خەڵک پێشێل دەکا ئەوەی کە لە ڕاپۆرتەکانە جۆمان لێ دەبێت. ئەخر دیارە دوێنیان لەبیر سوێمە مۆستا بەڵێن ئەمن دەبێت شتێکی دیکە ینی ئەوانە کاکتکە هاتنەوە کە ڕاپەڕین کرا و حکمی کوردستانیان گرتە دەست لە ئەوەل دقیقە داخلی هەرێمی کوردستان بوون هەر ئەو کاتێک سەر بڕیارێکی لێبوردنی گشتیان دەرکرد بوو هەموو ئەو کەسانی کە دەستیشان بە خوێنی کوردەوە سوور بوو ئەمن لەگەڵ ئینتیقام نیمە بەش بە حاڵی خۆم ئەمن ئەویشم پێکارێکی خراپنەوە بەڵام ئەتۆ ڕۆژنامە نووسێک باوکی نەماوە ئەو لە ژووری زیندان بۆ دایکی مردووە لێبوردنی تایبەت بۆ بەدەیان و سەدان خەڵک دەردەکرێت بۆ لێبوردنیی تایبەت بۆ ئەوە دەرناکەن ئەگەرچی ئەوانە حەقی هەر ئازادبوونیان هەیە بەبێ مەرج خێرە ئەتو لێبوردنی گشتی بوو هەموو ئەو کەسانە دەردەکی کە دەستیان بە خوێنی کوردەوە سوور بە لە دوای ڕاپەڕین بەڵام مەجموعە گەنجێک کە ڕۆڵەی خۆتن بە 6 ساڵ و 5 ساڵ حکمیان دەکەی و لە زینداندانی هێڵیوە و لە ئێستا دەکە پرۆژەیەکی لێبوردنی گشتی لەگۆڕەیە دەڵێت جگە لە زیندانیانی سیاسی هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە سزا دراون معقول لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان دەربچێ زیندانیانی سیاسی تێدا نەبێت ئەیکێ دەگرێتەوە ئەو کەسان دەگرێتەوە کە مەسەلەن بەکاری تۆمەتی جیاجیا سزا دراون ئەمن پێم وایە ئەوەش ئەوانە کە یەکەم جاریان و هەڵیان کردووە ئەوانیش بابیان گرێتەوە بەڵام لە پاڵ ئەوانیش خۆمەفروز زیندانیانی سیاسی لە لای سەرەوە شمولیان بکات ئەگەر وابێ کاک بەشدار وەکو وایە ینی بڵێ هەموو شتەکان بڕیاری پێشوەختی لێ دراوە تەنانەت واش بڕیارداوە کە لێبوردنە گشتیەکان زیندانە سیاسیەکان نەگرێتەوە
ئەو کەسەی کە لەسەر بیرروڕایشی سیاسی دەستگیر کراوە ئەمە جیاوازی بیر و باوەڕە کەواتە هیچ ڕێزێکیش بۆ جیاوازیەکانی بیر و باوەڕ و بۆ جودابیران نییە. بالفعل ئەو بۆمان دەردەخە قسەکەی جەنابەتەوە ئەو بۆمان دەردەخە کە ئەوانە هیچ ڕێزێک لە بیری و ڕای جیاواز ناگرن ڕێزێک لە خەڵکی ڕخنەگر ناگرن لە کاتێکدا ڕخنەکانیان هەموو ڕخنی بنیاد نەربووە ئەو چالاکان و ڕۆژنامە نووسانە بەردەوەی بژیریان خۆگەت بچێت سەر پیجەکانیان و لە سۆشیال میدیا تەماشای سەفحاتەکانیان بکەی قسەیەکیان نەکردی وەکو دژ و یان بەناوی ڕوحیان بە نەزەری عەدایی تەماشای حکوومەتی هەرێمی کوردستان بکەن هەموو ڕخنەکانیان لە بابی هەرسە لە بۆ نمونە بەڵگەیەک مەسەڵەن یەک لە ڕۆژنامە نووسەکان دەڵێ بیرێکی نەوتی چاڵێکی نەوتی لێدراوە بەردەوام بە ترێلە نەوتی دەفرۆشێتن و بە قاچاق بەرەو تووشا دەبدرێ ئەو نەوتە ئەو ڕسمی بیرەکەی گرتووە لە ناو گروپ چاتێکی ڕۆژنامە نووسانی داناوە ئەو ڕۆژنامە نووسە مەفروزە لەلایەن ترۆپچی دەسەڵات لە هەرێمی کوردستانەوە خەڵات بکرێ بکات و ئەو بیرێنەوتت بۆ ئێمە ئاشکرا کردووە ئێوە 6 ساڵ حکم دراوە دەڵێ تۆ ڕسمی بیرێنەوتەکانی کوردستانت بە شێوەیەکی گشتی گرتووە و بۆ دژمنانی کورد ناردووە دژمنانی کورد چێ فەرمون بەچ ڕێگایەک نردوێتی بەڵگەت چیە واتساپە ئیمێڵە ڤایبەرە مێسنجەرە هەمووی بوختان و تۆمی بێبنەمان و بەداخەوە چۆن دادپارێز لەم کاتەدا دادپارێزی گشتی مەبەستمە چۆن لەم کاتەدا دەتوانێت لە هۆڵی دادگادا بەرامبەر بەو کەسانە بوەستێتەوە ینی بۆ خۆشت بە دڵنیام ینی ئاگاداری ئەوەی کە جەختێکی زۆر دەکراوە لەوەی کە ئەم گیراوانەی بادینان پەیوەندیان بە سیخڕایەتیەوە هەیە هەندێک بەڵگە کە دایان خستە ڕوو دایانگول لە فلانە ڕۆژە لەگەڵ کاربەدەستێکی بیانیدا کۆبتەوە جا لە کونسڵخانە بوو بێ لە پاڵێزخانە بوو بێ هی هەر شوێنێک ئێمە لە هەمان کاتیشا دەبینین زۆرێک لە ئەندامانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا سەردانی وڵاتان دەکەن و لەگەڵ بەرپرسانیشدا کۆ دەبنەوە ئەم جیاوازی مافە لە چیەوە دروست دەبێ بۆ یەکێک ئەو مافەی هەبێ بۆ یەکێک نی بێ مامۆستا بەڵێنێک لە وەڵگانە فعلەن ئەوە بوو کە ئەوانە لەگەڵ نێردە دیپلۆماتیەکانی وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا ئەوانە دانیشتوونە لە هەرێمی کوردستان یان ئەوە تا باسی ئەوە دەکات کە مەسەڵەن لەو ڕۆژنامە نووسانە شێروانی وەکو سەفرە لەگەڵ تیمێکی قونسولی ئەڵمانیا سەردانی منطقەی گوندی دۆرەی کردیە گوندی دۆرە ئەو گوندەیە کە جەنابی کاک مەسعود لێدایک بووە و خەڵکی ئەو گوندەینە ئەوانە مەسەڵەن یەک لەو گوندە پێیان وتونە ئێوە چۆن چونەتە لەناو قرارەکەی هاتیەوە هەروە لە قرارەکەی جگە لە قراری محکمەی لە قراری تەمیزی نسخەی قرارەکەمە بڵاو کردەوە دەڵێ یەک لە تۆمەتانە ئەوەیە کە ئەوانە چونەتە منطقەی دۆرێ خۆی منطقەی دۆرێ گوندی دۆرێ حاڵی گوندەکانی تری کوردستانە خۆ مناطقی محەڕەمە نییە بڵێ نابی خەڵک بستەوێن دەرێ ئەو کوڕ هەندێک شوێنی خۆشی پێپشانداوانە لێوێندە تەنها بەلای گوندی دۆرێدا ڕەت بوونە و چونەتە سەر ئاوی ڕێزان لە منطقەی بادینان ئەوانە ئەو یەک لە تۆمەتەکان ئۆتۆمەتە بوو بەداخەوە بێگومان گرفت هاتۆتە ڕێتان ئەو کاتێک کە وەکو تیمی پارێزەرانی گیراوەکانی بادیناندا کۆچیتان لەو خەڵکە کردووە چی بوون گرفتە هەرە سەرێکیەکە لە بەردەمی هەم خۆت و هەم تیمەکەتدا چ شتێ بوو؟ وڵای ئێمە دائیمەن قەت حەزمان نەکردووە ینی ترس بڵاو بێتەوە ئەجینا لێرە و لێ بە جیاجیا بە گروپ بە تیم هەڕەشەوشت هەبوو بەڵام بیدایەتەکان پاشەوەی کە وڵاتە بیانیەکان و نێردە دیپلۆماتیەکان و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هاتە سەرخەت و بەیان نامان دەکرد و دیداریان لەگەڵ ئێمە ئەنجامدا پاش ئەو هەڕەشەکان نەما کۆتایی پیادەنە لە سەرەتادا هەڕەشە گۆڕەشە زۆر هەبوو لەسەر تیمی پارێزەران ئێمە بەڵام قەت ئەعلانمان نەدەکرد لەبەرەوەی دەمانگوت با ترس بڵاو نەبێتەوە خەڵک بترسێ بڵێن فەرمون ئەوە محامی تهدید دەکەن ئێمە چی بکەین بۆیە ئەو شتانە هەرە بۆ بەبەردەوام لە کاتی پرۆسەی دادگاییکردنەکەدا لەگەڵ دادوەردا بۆ نمونەتۆ وەکو داکۆچیکارێک لە مافەکانی ئەو گیراوانە دادوەر قسەکانی تۆی بەچەند ینی چۆن وەردەگرت بە هێندی وەردەگرتن یان هەر تەنها ئەوەندە دادوەردە بۆ گوێگرێک و تەواو وڵی ئینسان دەبێ ئینساف و قسام کە دادوەرە بەڕێزەکان زۆر بەوردی گیان لە قسەکانی ئێمە ڕادەگرت تا قسەی خۆمان کرد و گیان لە قسەی تەواوی ئەو سزادراوی چالاکوان ڕۆژنامە نووسانەی بادینان گرت کە مامۆستای جامیعەشی تێدا بوو بە هەموو بە زۆر بە حڕێتی خۆیان قسەیان کرد بەڵام هەڵەیەک هەبوو لە کاتی دادگایکردنەکە ئەوش ئەوە بوو نوێنەری ئەنجومەنی ئاسایش دانیشت بوو بەرامبەری ئەوان لە قەفەسێکدا بوون ئەوانش لە دەرەوە بوون سەیریان دەکردن و یعنی زاری وا بوو بە چاوسورکردنەوە ئەوانە سەیریان دەکرد بۆ ئێمە داوامان کرد ناکرێ
خصم خۆی لە دادگا حاضر بێتن هەم خصم بی و هەم بەشێکیش بی لە حکم دانەکە و داوامان لە بەڕێز سەرۆکی دادگا و ئەندامانی دادگا کرد کە دەبێت نوێنەری ئاسایش بچێتە دەرەوە بۆی ئەوانە لە ڕۆژی محکمە بە حڕێتی خۆیان قسە بکەن چونکە بەڕێز ئەندامی داواکاری گشتی لە ژوورەوەیە کە ئەندامی داواکاری گشتی دیفاع لە حەقی عام دەکات دیفاع لە حەقی ئاسایش لە حەقی هەموو خەڵک دەکات داعی نییە ئەنجومەنی ئاسایش زاڵتێکیان لێ دانیشتووە و بەرامبەری ئەو ڕۆژنامە نووسانە بۆی نێوە قسە بکەن بەڵام ئەوان زۆر بە مەردانە و بە لێهاتووی قسەیان کرد و حسابی ترس و ئەوان هەنەکرد کە نوێنەری ئاسایش لە ژوورەوەیە بەڵام دواتر دادگا کۆبنەوەیکی مداوەلایان کرد لە بینی خۆیان کە ئایا ئاسایی لە ژوورەوە بیان لە ژوورەوە نەبی لەسەر داواکاریەکی تیمی پارێزەران مداوەلایان کرد هاتنە دەرەوە وتیان ئێمە بە تێک ڕایدەنگ بڕیارماندا ئەو داواکاری تیمی پارێزەران ڕەت بکرێتەوە ئاسایش با لە ژوورەوە بێت. جەنابەت ئاماژە بەوە کرد دادوەرەکان زۆر بەوردی هەم گویان لە قسەی تیمی داکۆچیکاران کردووە گرتووە و هەروەها گوێشکان لە گیراوەکانیشی گرتووە بەڵام چۆن بۆ ئەو بڕیارە قورسانەی دادگا پرسیارەکە لێرە ئەوەیە ئەمە یەکێک لە دادوەرە بەڕێزەکان لە ژووری یەک لە دادوەرەکان دانیشتە بووین لەگەڵ هاوپیشەیەکم پارێزەرێک بە ناوی کامەران سارمەمی جەژن بوو پەترێک بەسەردا تێپەڕی بۆ جەژنی تر دوای ڕۆژی جەژنان عادەتەن ئێمە پارێزەرەکان سەردانی بەڕێز دادوەرەکان دەکەین بۆ جەژنانە لە ژووری دادوەرێک دانیشتە بووین یەکێک لەو دادوەرە بەڕێزانەی کە بڕیاری لە 6 ساڵی سەپان بەسەر ئەو شێروانی و هاریوان عیسا و ئەیاسکەرەم و گوهدار زێباری و ئەو بەڕێزانە شیڤان سەعید وتی ئێمە فشارمان لەسەر بوو کە دەبێت بۆ هەری چەند 15 ساڵ حکم بدەین بەڵام ئێمە زۆر خاترمان گوتنە 6 ساڵمان حکم کردن ئەوە نیشانەی ئەوەیە کە دادگا سەر بەخۆنیە وەک زەختێکی جانبی زۆر هەیە لەسەر دادگا. کاک بەشدار یەکێ لەو شتانەی کە دێتەوە بیرم ئێستا بەر لە پرۆسەی دادگاییکردنەکە لە یەکێ لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکانیدا مەسرور بارزانی سەرۆکی کابینەی نۆ لە وەڵامی یەکێ لە پرسیارەکانە گوتی بەڵێ ئەمانە سیخڕن ئەمانە تاوانیان کردووە ئەمانەوە ئەو لێدوانانە لەو کاتەدا کاریگەریەکی هەبوو بەسەر بڕیاری دادگاوەیاننا. وڵی من لەگەڵ ڕێزنەوە بەڕێز کاک مەسرور سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان ئەو لێدوانێکی بەپەلە بوو و بۆ خەڵکی نیشاندا کە ئەو قراری خۆیدا حکمی خۆیدا پێشەوەی محکمە قراری خۆی بدا بۆیە محکمەی تووشی ئەحراز کرد نەیانتوانین لە قسەکەی ئەو دەربچن و ناچار بوون کە حکمێک بدەن قسەکەی ئەو تەنها قسەی ئەو ڕاست دەربچی وإلا هیچ بەڵگەیەک نەبوو و خۆشیان دادگەرەکان ئەمن دڵنیام لەوەی لە ناخۆ ئێستا ناخیان داژێ قەناعەتیان بۆ قەزیانە نەبوو قەناعەتیان بۆ بڕیار نەبوو کە بۆ ئەو چالاوەکان ڕۆژنامە نووسانیان دەرکرد و 6 ساڵیان زیندانی کردن بەڵام خۆشبەختانە لەناو حکوومەتی هەرێمیش دوو ئاراستە هەیە ئاراستەیەکی تر هەیە بە سینگێکی فراوانتر بە کراوەیەتر سەیری قەزیەکە دەکاتن ئیتر ئەوە پاشەوەی کە 6 ساڵیان حکومکردن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان حکومەکەی سوودکردن بەپێ ئەو دەسەڵاتێکە هەیەی لە سەرۆکایەتی هەرێم بۆی هەیە لێبوردنی تایبەت بە یەکزای دەربکەن و بە ڕێژەیەش دەربکە ئەو بۆ ماوەی 3 ساڵی بۆ کەمکردنەوە بۆی کردنە 3 ساڵ کە ئەمە هێشتا پێمان زۆر بوو بەڵام هەر ئەهۆن شەڕێنە هەر باشترە لەوەی کە 6 ساڵ حکوم بن. بەڵام خەڵک چاوەڕوانێکی زۆریە بوو سەرۆکی هەرێمی کوردستان بە لێبوردنێکی گشتی ئازادیان بەڵام نەیکرد بۆ نەیکرد بەداخەوە نەیکرد دەسەڵاتی خۆی بەکردڵاتی یاسایی ئەوەی هەیە کە ئەو بڕیاری لێبوردنە بدا هەیکرد ئەویش پێم وایە من نازانم بەڵام وا پێدەسی ئەوی جوستێتی هاوسەنجی ڕابگری هەم لای هەم دڵی حکوومەت ڕازی بکە هەم دڵی کەس و کاری خودی ئەو چالاکان ڕۆژنامە نووسانە ڕازی بکە بەڵام ئێمە وەکو لە ناخی خۆمان بۆ بڕیارش هەرازی نەبووین بەڵام پێمان هەر باشتر لەوەی 6 ساڵ بێت. جەنابەت ئاماژە بەوە دەکەی ینی کە بڕیارەکانی دادگا بڕیارێکی دادپەروەرانە نەبووە بەرامبەر بە گیراوەکانی بادینان ئێستا دوای ئەوەی کە ئازاد دەبن ئەم گیراوانەی بادینان ئایا مافی ئەوەیان هەیە داوای گێڕانەوەی مافەکانی خۆیان بکەن بتوانن کارێک بکەن کە بیسەلمێنن بڕیارەکانی دادگا نەگونجاو بووە لەجێی خۆیدا نەبووە نادادپەروەرانەش بووە ئەتوانن شتێکی وا بکەن ئەوە لە حالەتەکە ئەگەر بێت و ماوەیەکی زۆر بگیرێن دوای لە ڕۆژی محکمەی قەراری تەبریئیان دەربچی بەڵام ئەوانە لەبەر ئەوەی بە تێگەیشتن و تێڕوانی نوێن واقعەکەش لە قەرارەکەی وای پیشان دەکە ئەوانە سزا درەون ئەوە پێی دەگوتێ ڕەد الاعتبار ڕەد الاعتبار لە حالەتێک دەکرێت مەسەن لە بۆ نمونە دکتۆرێکی جامعی بەناوی دکتۆر عامر پاشەوەی ساڵێک و 1 مانگ تەوقیف بوو دادگایی کرا محکمە قەراریدا گوتی ئەوە تەبریئی کرد و بەڕائەتی بۆ ئەلان کرد یعنی بڕیاریدا
دکتۆر عامڵ هەیە ئێستا بێت داوای ڕەدی اعتیبار بکە بۆ هەر ڕۆژێک کە داوای قەرەبووی بکاتەوە بەڵام ئەو پێشماوت داواشمان لێ کرد ئەو پێی باشبووتی نەوەڵام داوای ڕەدی اعتیبار ناکەم هەر دەمێ لێ خەم ببنەوە مەترسی لەسەر بوو بەڵام ئەوانیان کە حکم کردی ئەوانە لە ئێستادا ناتوان داوای ڕەدی اعتیبار بکەن لەسەر چی گیرا بوو دکتۆر عامر؟ ئەویش هەر بگوایە ئەویش دەستی هەبووە لەوەی ویستیتان تێکدانی ئاسایشی ناوخۆی هەرێمی کوردستان تێک بدەن و پشیوی بنێنەوە. لە دوای هەڵایسانی شەڕی دژی تێرۆر لە جیهاندا زۆرێک لە وڵاتەکان یاسای تایبەتیاندانا ناویان نا یاساکانی دژە تێرۆر. هەرێمی کوردستانی عێراقیش یاسایەکی هەیە کە هەر بە ناوی دژە تێرۆرەوەیە. ئەم یاسایە چەند خراپ بەکارهێنرێ بۆ بەرەنگاربوونەوەی جودابیران یاخولایەنێکی سیاسی جیاواز لە دادگاکانە چۆنە بەکارهێنانی و یاسایە؟ طبعا دوو یاسایە یەکیان یاسای تیرۆرە هەرچی مامۆستای ئاینی هەیە ناوێت قسە بکاتن لەبەر ئەم یاسایە. لە بۆ نمونە مامۆستایەکی ئاینی گیرایە بە ناوی مەلا ئیسماعیل سوسەیی. مامۆستا مەلا ئیسماعیل سوسەیی یەک لەو کەسانەیە کە مامۆستای ئاینی بووە و تارخوێن و تاربێژ بووە 21 ڕۆژ بووە لە ئاسایش گیراوە. ئەگەر تێبینیتان کردبی نازانم بینیتانیاننا لە هەولێر دووسێ گەنجێک هێرشیان کردە سەر پارێزگا نعلیان لەبەر بوو قسەکە جوانیش نییە لە بەرنامەکە نعلیان لەبەر بوو یەک دووچیان کوژدان و یەکەچیان گیرا و لیان پرسی بوون ئەوە چۆن و چین. ئێستاش طبعا نازانین یەک لەو کەسانی کە گیرا چی بەسەر هات وتوێتی وەڵا گوایە وتوێتی مەلا ئیسماعیل سوسەی ئێمە ڕەوان کردێ بۆەوەی پارێزگای هەولێر داگیر بکەین و بیسووتێنین. لە کاتێکدا مەلا ئیسماعیل سوسەی 21 ڕۆژ بۆ لە زیندان بووە لەسەر قەزیەکی تر. بۆیە ئەم بابەتی یاسای تیرۆرە زیاتر مامۆستایانی ئاینی گرتەوە ژمارەیەکی جار زۆر لە مامۆستایانی بەڕێزی ئاینی لە وتار خوێندن دوورخرانەوە و بانکێشتی ئاسایش دەکرێن و بە بەردەوام دەگیرێن و حکم دەکرێن و ئەوە بۆ نسبەتەوان بە نسبەت یاسایەکی تر کە یاسای ژمارە 21 لە مادەی یەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوەشیان تقریبان گرێداوە بە تیرۆر کە ئەو چالاوکان ڕۆژنامەنووسانە و هەر کەسێکی ئازادی ڕادەربڕین لە پرسەکانی مافی بوورە قسە بکات و دەنگێک هەڵبڕێتەوە ئەوان بەو یاسای دەیگرن دەڵێن ئەوە دەچێتە بابی تیرۆر و تێکدانی ئاسایشی ناخۆ. کاک بەژار چندێک لەگەڵ دەرچوانندنی ئەو یاسایانەی لە پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراقدا منم پرسیارە بەڕاستی لەوە زیاتر دەکەم زۆرێک لە ئەندامانی پەرلەمان لەوانەیە شارەزایی یاساییشیان نەبێ بەڵام بەشێکن لە پرۆسەی دانانی یاسا یا داڕشتنی یاسا و پەسەندکردنی یاساش. پەرلەمانی هەرێمی کوردستان هەرگیز دەگەڕێتەوە بۆ لای پارێزەرێکی وەک بەڕێزت یا پارێزەرێکی تر یاساناسێکی تر بۆ داڕشتنی یاساکان و خستنە بواری جێبەجێکردنیەوە. ئەخە کێشەکەیان لەوەیە ئەوان پرس بە خەڵکی لێزان ناکەن ئەمن نا بەڵام بەدەیان پارێزەرمان هەیە دنیایەک تەجروبە و ئەزمموی هەیە خۆ ئەگەر پارێزەرێک بانکەن لە کات بەر لە دەرچوونی یاسایەکە یان تعدیلکردنی یان ئیلغاکردنەوەی هەر یاسایەک حاڵی مەحاکم و وەزعی کوردستان بۆ شوێ نابێتن ئەو وەزەکە ئێستا دەیبین ئەو فەوزاییکە هەیە. زۆر جار مەسەن لە بۆ نمونە یاسای تیرۆر کە درێژ کرایەوە زۆربەی فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان واژیان لەسەر کرد جگە لایەنە ئیسلامیەکان ئەوان مەسەن کەسێک نەبوو لە ژوورێ یان پرسێکی بکەن بڵێن ئایا چ خاڵ و بەندێک لە یاسایە هەیە کە تعدیل بکرێ تەنها ئەویان دەربینابایە مخبر سەڕی ئەو وشیان دەرهینابێنە یاساکە یاساچی هەیە بەرامبەر پێی خۆش بگڵاتەکەی بکەوتە بەرمەترسی تیرۆر هەمومان پێمان ناخۆشە هەمووشمان پێمان خۆشە یاسایەکەی بەو یاسایە کە هەرێمی کوردستان و دانیشتوانەکەی لە ینی کارە تیرۆریستەکان و کارە چاوەڕوانەکەەوەکان ڕووبدا بەڵام یاسا دەبایە مخبر سەرەکە ئەو یاسایەکە دەرچوو وشەی مخبر سەری دەربێنرێ ئیلا دەبی شاهدی عیان و بەڵگە و دیکۆمنتی حەقیقی هەبێتن ئەوجا خەڵک ئیدانە بکرێتن و بەو مادەیە حکم بکرێ. کاک بەشداریەکێ لە یاساکانی تر کە پەیوەندیە بە ئازادی ڕاگەیاندن و ڕاددەربڕینەوە یاسای ڕۆژنامەوان نییە ینی زۆر جار لە دەمی ڕۆژنامەوانانەوە ئێمە گوێمانەوە دەبێت کە ئەڵێن بە بڕیاری یاخو بە یاسایی سزادانی عراقی ساڵی 1969 بەڵێ بەوە سزا دراون نەک بە یاسای ڕۆژنامەوانی بۆ جێبەجێ ناکرێم یاسایە لە دادگاکانە. ئەو یاسایە زۆر بە کەمیزی بەزێتەکە فعلەن زۆربەی ئەوانەی کە بە تایبەتی ڕۆژنامەنووسان کە قسەیەک دەکەن یان ڕخنەیەک دەگرن یەکسەر پەنا دەبەنە بەر مادەی تەشیر
بمادة 434 لقانون العقوبات العراقي بهنا بأمادة دبندات كان وإما بتسندين زاد بنوسين دعوة ما كده كده أمانة ببي أم ياسايا ما مرينا قبل كياسي رجع منوسانا لبرمونا ما يقبل لإستا نسان أمريكو تيمي باريزان چەند مامۆستایەکی وانە بێژ دەستنە بەردەم باڵاخانەی ئەنجومەنی وەزیران داوا دەکەن لەوانە بێژی ببنە مامۆستای میلاک دابمەزرێن دوو مامۆستا کە ئەنجومەنی مامۆستایانی وانە بێژن مامۆستا کارزانی فیزیک و مامۆستا عەلی ڕەئوف ئەوانە دوو مامۆستانە وەکو بڵێ نوێنەری ئەو مامۆستایانن دەستگیریان کردن لە بەیانی هەتا شەو ئازادیان نەکردن بە مادەی بە قانونی عقوبات ئەوانیان ڕاگرتووە ئیتر دوای پاشان داوامان کرد کاکە یاسایەکە بە ناوی یاسای خۆپیشاندەران ئەوانە بەو ناوە گیرابوون گوایە مۆڵەتیان وەرنەگرتووە هەردووکیان چوینە مۆڕە لە شێوە دەگیرێت لە سەرۆکی وحدەی ئیداری وەردەگیرێ چوینە بەردەم پرزگەکەی پارێزگای هەولێر بۆی بستنە ژوورەوە داوای مۆڵەت بکەن ڕێگای نەداوە بستنە ژوورەوە یاساکەش دەرێ ئەگەر کەسێک داواکاری پێشکەش کرد ئەگەر سەرۆکی وحدەی ئیداری قبولی بەڕەسمی جوابی نەدایەوە اعتبار دەکرێت کە ئەوانە حەق خۆیانە خۆپیشاندان یان گربوونەوە بکەن ئەتوکە ڕێگری بکەن لە نێر مستە ژوورەوە ئەوە دەچێتە ژێر چێفی ئەو مادەیە کەواتە ئەوانە جوابیان ئۆنلاینی حەق خۆیانە خۆپیشاندانەکە بکەن بۆیە یاساکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت سیاسی خۆپیشاندانە سیاسەکانی ڕۆژنامەنووسانە بەداخەوە زۆر بەکەمدا دۆر هەیە جێبەجێ دەکات شتەکەش ڕێژەیە ناکرێت بێنە 100% بەڵام بە 180 جێبەجێ ناکرێت لەسەر قانونی عقوباتی عراقی دەڕۆن لە هەرێمی کوردستان بمانەوە نەمانەوە دوو زۆن هەیە زۆنی زەرد و زۆنی سەوز هەیە ئەم دوو زۆنە لە ناکۆچێ سیاسیەکانیانە بە تایبەتی کاتێک کە ئەکەونە ئەوەی بەیاننامە دژ بە یەکتر دەرکەن یەکەویتریان گونابار دەکا بە پێشێلکردنی یاسا هەردوو لاشیان دەیکەن ینی وەکو میدیاکان ئاماژەی پێ دەکەن وەکو چالاکوانان باسی دەکەن لە زۆنی سەوز پێشێلکردنی یاسا هەیە لە زۆنی زەردیش هەیە مەبەستیان چییە ینی دەیانێت بگەنە چ ئەنجامێک کە یەکتر گونابار دەکەن لە کاتێکە ڕایەکی تر هەیە کە دەڵێ هەردوو لا دەیکەن بەڵام خۆ ئەگەر سیرکەین وەکو زۆن وەکو منتیقا ناڵێم لە منطقی زۆنی سەوز نییە لە منطقی زۆنی سەوزی شەیە بەڵام ئەو پێشێرکاری و ڕێگریانی لە خۆپیشاندان و ئازادی ڕادەربڕین لە سنووری زۆنی زەرد هەیە لە سنووری زۆنی سەوز بۆ شێوە نییە بەڵام من لە زۆنی سەوز کارمەندێک بوو وتیان کارمەندی ئاساییشە ینی پەرژینێکی قایم لە نێوان هەبێ بە شەق لە خوێندکارێکەدا وەکوی لە هەولێر بینیمان کارمەندێکی ئاسایش بە شەق لە مامۆستایش ئەدا بەڵام هیچ لایەکیانی یاسایان لەگەڵا بەکار نێنان ئەو حاڵەتە حالت جیاوازە لەگە دیاردا و ئەمن بەبستەکەم زیات لەوەیە کە ڕێگە پێدان بە خۆپیشاندان و ئازادی ڕادەربڕین ئەوەی کە لە زۆنی زەرد سەوزەیە لە زۆنی زەرد نییە بەڵام فعلەن ئەو کاری نابەجێ لە زۆنی سەوزش کراوە هەم برم نەکراوە کراوە بەڵام ڕێژەیە زیاتر لە منطقی زۆنی زەرد پێشەرکاریەکان هەیە و ئەسڵەن ڕێگە نادەن کە خۆپیشاندان بکرێ تەنها یەک خۆپیشاندان کرد ئەوش بە ئەو بینیتان مامۆستایەک بە شەق لە ناوگەڵی مامۆستایەک دەدەن و دواتریش مەجموعە خەڵکەش بەجددی مەدەنی مامۆستایان دەڕفان فەرمانبەریان دەڕفان بۆیە ئەو بابەتە سەرکوتکردنی ئازادی ڕادەبڕین ئەوەندەی لە منطقی زۆنی زەرد هەیە لە سەوز زۆر کەمترە چی بکرێ باشە کاک بەشدار چه هەنگاوێک پێویستە بنرێ حکوومەت بۆ خۆی چەندێ بەرپرسیارەتی لەسەرە بەتابەتی ئەو دامەزراوانەی کە پێیان دەگوترێت دامەزراوە نیشتیمانیەکان بۆنمونە پەرلەمانە ینی دەسەڵاتی دادوەریە ئەمانە ئەبێت چ گۆڕانکاریەکیان تیا بکرێت تا بتوانن بە ئەرکی ڕاستەقینەی خۆیان هەڵسن بەتابەتی بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ بۆ پاراستنی ئازادیەکان بۆ پاراستنی ڕێکخراوە سڤیلیەکان بۆ پاراستنی پرەنسیپە دیموکراتیەکان کێشەکە لێرە سونعی قرار لەدەست حزبە لەناو حزبیش لەدەست دوو عائیلەیە پەرلەمانی قوربەسەر پەرلەمانێکی دیل وەکو دیل تەمەشایان دەکەم هیچ دەسەڵاتێکی نییە بڕیاری لە حزب و عائیلەکان لە بۆ دەچێت دەکاتە یاسا و دەری دەکا بۆیە تا پەرلەمان خۆی قوتار نەکە خۆی ڕزگار نەکە لەو دیلیە وەزعەکە هەر بۆ شێوێ دەڕا بەڵام ئەمن نایشەرم و ئیرادەشەیە خەڵکیشەیە دەنکەڵ دەبڕێ قبول ناکە ئیرادەکە ڕۆژانە بەهێزتر دەبێ ئیرادەی بەرەنگار بوونەوە و بەگشتداچوونەوەی دەسەڵاتی ئیستەمکار لە هەرێمی کوردستان یەکێک لە دیاردەکانی تر باز لە زیندانی نهێنی دەکرێت لە هەرێمی کوردستانی عێراقا ئەم زیندانانە یان وەکو دەگوترێ پەیوەندی بە حکوومەتەوە نیە حزبەکان خۆیان هەیەە وایە
فعلا هي زیندانیانی ئێستاشەیە لە هەردوو زۆنیشەیە بەڵام تقاریر و منظماتەکانی حقوقی ئینسان و عفوی دەولی ئەوانەی کە هاتە بن بینی بمان هەمیشە لەگەڵیان باسمان کردیە باسکردن بە بەڵگەوە یا بەتەکیید بە بەڵگەوە حەزب دەیانگرێ ئەمانە بۆ زیندانە نیانیانە بە چ مافێک ئەگەر حەزب دەیانگرێ حەزب چ مافێکی هەیە ینی پەلاماری ئازادی خەڵک بدا و دەستگیری بکە و لە زیندانی بنێ بەڵێ حەزب دەیانگرێ ئەوانەی بادینان بەبێ قراری محکمەی 20 ڕۆژ بگیرا بوو نێشتا محکمە قراری نەدابوو ئێستا لە هەرێمی کوردستان دیار دەشکە پێیا بووە ئەویش پێ دەڵێن حەزی وەزیر یان حەزی پارێزگار کە وەرە بەپێی قانون هیچ کەسێک لۆنی کەسێک دەجێ بکە ئیلا بە قراری محکمە ینی وەزیر مافیەوەیە بڕیار بدا خەڵک بەڵێ ئەمە لە منطقەی لە گوندی گەزنە 6 کەس گیرا بوون لە سنووری بنکەی پۆلیسی بەحەرکەی شاری هەولێر بە بڕیاری دادگا تۆمەتێک بوو حەز ناکەم باسی تۆمەتە کولایەنەکان ناوەڕەکە بکەم بڕیاری ئازادکردن لەوە هەر شەشیان وەرگرت بە کەفالە محکمە ئازادی کردن دواتر چوین کە سوکاری چوونە زیندان بۆی بڕیارەکەیان برد بۆی ئازادیان بکەن لەگەڵ مرکزی شۆڕتەی بەحەرکە وتیان ئەوانەکە کە بنە بەرنابن لە بەروی حەزی وەزیرن پاش مانگێک و نیو لە حەزی وەزیر زۆر فشارمان کرد زەختمان کرد لە هەموو لایەنەکان دواتر هەڕەشەمان کرد بۆی کە ئەگەر بێت ئەوەنەکەن هەموو عایلەکان دەینە سەر شەقام و دەکەینە کۆنگری ڕۆژنامەوانی ئیتر ئەوە بوو جەنابی وەزیر ئەمری کرد کە ئەوانە ئازاد بکرێن وەزیر کە ئەو بڕیارەدا بڕیاری خۆیەتی یا بڕیاری حزبەکەیەتی بەتاکیدی شە بڕیاری حزبە ئەو خۆ کارکتەرە فعالەکانی حزبیان هیناوە کارکتەر ئەمنیەکانی نێوەتەنە ئەو کابینەیە بۆی هەرچی بڕیاری حزبە بحەذافیری هەر جێبەجێ بکات ئایندەی هەرێمی کوردستانی عێراق چۆن دەبینی لە ڕووی مافەکانی مرۆڤ و ئازادیەکانەوە هیوایەک هەیە من هەمیشە لە ژیان هەر بخۆم بەش بەحاڵی خۆمەک و بەشدار هەمیشە بە گەشتبینیوە دەڕانمە ئایندە پێم وایە هیوا هەیە لەبەر ئەوەی خەڵکی کوردستان ئەگەر ملاحەزە بکەیت لە هەڵبژاردننی دو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان 180 بەشداری هەڵبژاردننی نەکرد کەواتە 180 خەڵکی ناڕازیە کەواتە ئیرادەیەک هەیە لە 180 خەڵکی کوردستان ئەو ئیرادەی تێدایە کە قبولی ئەو وەزع ناکاتن و لە ئایندەش ئەم پێم وایە زۆر گەشتبینم وەزعی هەرێمی کوردستان زۆر بەرەو باش دەچێت ڕەنگە بێتە نمونەی دیموکراسی لە ناوچەکە چۆن کاک بەشدار ئێمە ئەگەربوونی 30 ساڵ بۆ کوچالاکوانان خۆیان باسی دەکەن بە گلەی و بە نیگەرانیەکی زۆرەوە سەیری دەکەن نەخێر ئەمە پێچوانەمە ئەمە لەبەرەوەی کە بینیم خەڵک سزای ئەو دوو هێزەی ئەو دوو هێز و دوو عائیلەی داوە من ئێستا زۆر گەشتبینم تەنها ئینتزاری ئەوە دەکەن کە ئۆپۆزۆسیۆنێکی باشتر و کاراتر لەو ئۆپۆزۆسیۆنێکە هەیە شان بەشانی وان بۆی خەڵک متمانەی پێ بکات جارێک کێشەکە لەوەی خەڵک دەگەڕێ متمانە بەچێ بکە هەر ئەوەندە زەحمەتە هەتا شوێنێک دەبینەوە یان جیهەتێک یان لایەنێک یان کۆمەڵە کەسانێکی خاوەن ویژدان و دڵسۆز دەبینەوە بۆی دەنجیان پێ بدەن و کاتە بە دڵنیاییەوە ئەوانە ناتوانن سەرکێشی بکەن و مجتەمەعی دەولیش داعمی ئەو کەسانە دەکاتن کە دێنە دەنجی پەرلەمانی کوردستان دەینین و کورسیەکان بەدەست بێن زۆرینە ئەو کاتە لە بەندەستیان دەسەڵاتەکە دەردێ بەتەکید وەزعەکە بەرە باشتر دەڕوە بەرەو کۆتایی بەرنامەکەمان دەڕۆین بەڵام جەناب داماژەوە بۆەوە کرد دەڵێ 180 دەنگدەران بەشداریان لە هەڵبژاردنەکان نەکرد بووەمە بۆ مانایە 120 بەشداری لە هەڵبژاردنەکان کردووە لەگەڵەوەشدا کە 120 کردوێتی هێشتا هەر لایەنەکانی کە ساڵی 1992 یەکەم حکوومەتیان پێگەێنا هەر خۆشیان دوولایەنە هەرە دەسەڵاتدارەکەی ئەم حکوومەتەی ئێستان ئەگەر 120 خەڵک بەشداری کردبێ کەواتە هەڵبژاردنەکە چ ڕەواییەکی یاسایی هەیە و پێکەنانی حکوومەت و پەرلەمانیش چ ڕەواییەکی یاساییان هەیە ئەگەر لەبەرەوەی لە یاساکە لە قاونەکەی کۆمیسیۆنی هەڵبژاردن طبعا لەش خەلەکەیە ئەمە پێم وایە ئەوەش دەبێت دەستکاری بکرێت و گۆڕانکاری تێدا بکرێت ئەگەر هەڵبژاردن ڕێژەی على الأقل 50 كويتش دانا بيتن هالبجارنا كي إعادة بكرتو يعني شرعية دورنا قريتن أو هالبجارنا خلال اللي يسايك هي بدنا قراستي بوي أو أنا تمثيلي تنها سطح بيستي خلشي كردستان لكن أو أنا كدين جنب داون والتمثيل سطح اشتاي كانوا شرعية يعني كاك بجدار زور سباس دكم
بۆ قوبولکردنی میوانداریەکەمان هیوادارم هەر سەرکەوتوبی جاریشکەش پیرۆزبایی لێ دەکەمەوە بۆ وەرگرتنی ئەو خەڵاتە زۆر سپاس زۆر سپاس پیرۆزبایی ئەو خەڵاتە لە تەواوی تیمی پارێزران دەکەم لە تەواوی ئازادی خوازان دەکەم لە هەرێمی کوردستان و عێراق و سەرتاسەری جیهان زۆر سپاس بۆ جەنابەت ئەلبەتە ئازیزانم لێرەدا دێنە کۆتایی دیداری ڕۆژ تا دیدارێکی تر هەر لە خۆشیە جێتان بێڵی